باوکە بۆ خاتری خۆ باوکە باوکە بیتە پێش عادی لە خۆ باش خۆمە کوژم گەڕێمەوە باش دایکی بۆ من بمێنم باوکەی گیان باوکەی گیان قوربانە بم خۆ هەموو کەسێ ئەبرێت تۆ بۆچی واکەی تو خوا لەبەر خاتری منە تو خوا دەستەکانە ماچەکەم دوای سەمیرەی دایکی من بۆ بمێنم ئێستا خۆمەڵێمە خوارەوە باوکە تو خۆ باش یاک دوو خۆمەڵێم هەل لەبەر خاتری من تو خوا دەلا تۆ با نەکەم بە سەتاجی قوفلێکە دەربێنم باوکە تە باش ئاخ سەمیرە تۆ بۆ ڕۆژدی من بۆ بمێنم سەمیرە سنێڵی بەرمینە باوکە تو خوا سڵاوکە کەرەبان چۆنی کاکە فریاکەوە من چی بکەم لە دەست باوکم وا خەریکە خۆی بەرەیاتەوە دیسانەیە خۆی بکوژێ دا خێراکە لەگەڵ کاکە سامانە خێراوەرە توخوا توخوا دێڵە باوکە بیتە سەر و خۆم فڕێ باوکە توخوا لەگەڵ خەڵکی منە توخوا باوکە دەستەکانە خۆم فڕێ با بمرم دوای دایکە ژیانم ناوێت باشە توخوا لەبەر خاتری من ڕامەکێشە خێرە ئاوکە وام لێ هاتووە کار و کاسبی بەجێ بێڵم هەر بێن بۆ لای تۆ خۆمە کوژم وام لێ هاتووە ئەو قادرمانی بە دەرگا تێگەم یا مەسبەحێکی بۆ دروستکەم مەسبەح بۆ بۆی نەکەویتە خوارەوە ببری یا شوێنێکی پشکە جا خۆم مەلە نازانم دروستی دانێکی پشکۆلەوە بۆکەم ئەزانی چۆن باوکە کاکەی گیان کە گەورە دانیش قسە مەکە لە خۆتەوە ئاخ سەمیرە بۆچی ئەکرد ئەو سەگە تۆ بۆچی کوشت ها بۆ گازی لە من نەکە من نەجاتم بووە لە ئێوەش باوکە گیان باش بوو باسی ئەو سەگە و کرد ناشکوری نەبێ ئێستا کۆڵانی ئەم وڵاتە هەمووی پڕ بۆ لە سەگی بەرەڵا کەسیش نییە حسابێکی بۆ بکە ئاخر دەوانیە دەبا دوو سەگ خۆی بکردا بە ماڵی منا قەپێکی لە من بگرتا لە پاڵ سەمیرەیە بیناسباکە چۆشتی وا بێت ئەو سەگانە بێ کۆکرێنەوە لە شوێنێکا دانێ و عەزەتی خەڵک نەیەن ڕۆڵا خۆنەکە باوکەکەن ئەزانی چۆن ئەوتم کە گەورە دانێشتی بوو ئەوەنە چەنەمەیە و مەڕێسا ئاخ سەمیرە ئاها بێت تۆ هێمچی لێ هاتووە ئاسە لە مەجلیسیاویدا چەرەوەش بوو بە شەرەف و ناموسی هەرچی ئینسانی مەت هەیە موئەسیسی بۆتۆکس و فیلەر و تاتۆ دایکتان بوو منە جوان بوو ئاقش نەخۆشەویستەکەم باوکەڕۆ ناشرین بوو وایە ڕاستە هین مەقسەدم ئەوە چەنەبازی مەکەتەوە نازانم من تێناگەم دایکتان پێستی ئەمەنە ئەستود بوو ئەم سەگە چۆنم قەپە چۆن ناوی پێستیەوە تێنەگەیشتم من ئێستش ئەرێ باوکەی گیان تۆ 6 مانگە هەرەڵێ خۆمە کوژم لە گەڕەکە حەیا و بردوین دەبەسە واز بێنە ئەرە باوکە گیان ڕاستە کامە مخەفەتەی بۆچیە بەساخە بم نەدایکم یەکەم کەسە ناخیر کەسیشە وەڵایە خۆم چییە خۆی خەفەت باوکەی گیان ئێمە هەموو ماڵ و مناڵ و ئیشمان بەجێ هێشتووە لەبەر خاتری تۆ بەڕای من تۆ پێویستە بە شتێکە خۆتی پێوە بخلافێت ئەخە چی ڕازەکار ڕۆڵە یاعی من بەچێ خۆم مەشغوڵ کەم گوڵە بە ڕەژە بخۆم ها بنێش بجووم چی بکەم چییە بۆ تێناگەی یانی نازانی چێڵێ قسەمەکە ئامرن نەمێنێت هەتا گەور ئاوزاو چەنەنەی ڕاستەکە بۆ تێناگەی ئەخی ئەڵێن چی مەقسەدتان چی ئێوە مەقسەدمان ئەوەیە ژر بێنە ژر ژن بێنم بەڵێ ژن بێنم بەڵێ دوای سەمیرە ژن بێنم بەڵێ ئەچم خۆمە کوژم تەواو دوای سەمیرە سەد جارەڵێ خۆمە کوژم خۆشە ناکوژی نایەڵن ناوە دەی ئەگەر ئەم شۆ من ئەمەنە TNTم نەخوارد من نەبم کۆرە باوکە گیان تێنتینە ئەمەی کە بۆ مشکی دانەندی دیە چییە ئەوە بخۆ ئێستا حەزەکە خۆ بکوژی ئەرە وەڵا ئێدەش لێتر بێنە هەسا عەبرنەوە بۆ دەرەوە نەسیحەتی باوشا کرد یەڵە بۆ دەرەوە دەی ئەوە ڕۆمە دەرەوە بەس تاماوی چاو بە من ناکەوێت تێگەشتی لە کار و کاسپی و کردوون زەرەری یەک لۆری سیکۆتینی مشکل لە من ناوە باشە ئەوە ڕۆبیتە قەت من نابی یەڵە بۆ ماڵی خۆتان دەی بەدەست ماچکردن تا ئیجازەم لە دایرە وەرگرت خۆم لە دەوام کرد هەتا چن لە تانێژە کەلیمە قسە بکەم جارێکی تر هەر نایەمەوە دەی یەڵە کسەتی تۆش یەڵە دەی باوکەی گیان بۆ چۆ بڕۆم من ماڵ و مناڵم بەجێ هێشتووە هاتووم خزمەتی تۆ بکەم تۆ بۆ من دەرەکەی دوای سەمیرە کەسم ناوە یەڵە بۆ دەرەوە دەی کەس لەم ناوە نەوەستێ یەڵە دەی با بۆ خۆم بمرم بە تەنیایی ئاخ سەمیرە ئاخ ژنە خۆشەویستەکەم وای چ داخێکە کردە دڵ